ئێمە بڕیارمان داوە ناوەستین یان لەسەر ئەم خاکە دەکوژرێن یان ئیش دەکەین لەبەرەوەی پشت ئەستور بە یاسا لەبەر ئەوەی ئێمە یاساکە ئێستا دەرچووە حەقی خۆمان ئەم زەویانە زەوی خۆمانە ئێمە لەسەر ئەم زەویانە دەربەدەر کراینە ئەمفال کراینە لەوە دوای ئێمە ئیش خۆمان دەکەین لە بەیانیەوە من سبەی بەیانی هەمووی داوا دەکەین لە هەموو کوردانی کەندێناوە لە هەر کوردێکی بەشەرەف ئەوەی زەڕەیەکی غیرەتی کوردایەتی لە قەلبی هەیە بۆ هەموو بەرپرسە کوردەکان بۆ هەموو پارتە سیاسیەکان سبەی ئامادە بن لە گەرمان وەکو ئێمە وتمان ئێمە بەردەوام دەبین هەتا کار دەکەین هەموو بەرپرسەکان پەیوەندیان پێوە کردوونە ئێمە دەستخۆشیشیان لێ دەکەین ئەو ئێستاش بەیانی هەمان دێن لەگەڵمان دێنە بۆ گوندی شەناغا هیوادارین ئەپال پشتیمان زیاتر بکەن بۆ ئەو کێشەیە تەواو بێت کابراایکی بەڕێزە وتی من هەوڵە دەم کێشەکەتان بۆ چارەسکردکەم ئەمە دەزانم ئەوە حەقی ئێوەیە ئەمە زەوی ئێوەیە هەموو ڕوون بێتەوە منیش لەگەڵتانم و ئەوە پەیامەکەی بوو زۆر ئەمە سکاڵای یاسایان لەسەر تەقدیمەکەین هەمویان دەناسی ناویشمان وەرگرتوونە بەڵام وتت ئێمە لەسەر ئەم خاکە ڕاشمان کێشن قیمەتی نییە بشمان کوژن قیمەتی نییە بەڵام هەر وازنیانیش خۆمان دەکەین